خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین لەناو ئەو کەش و هەوا ساردەی دەباشان و سلێمانی و هەرێمی کوردستاندا لەگەڵ ڕێز پارێزگاری سلێمانی باز لە کۆمەڵێک کێشە و گرفتی گەرم و گوڕی هاوڵاتیانەکەین. لە ئێستادا کۆمەڵێک بیرۆکە و پێشنیازی زۆرا و زۆر هەیە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لە بوارە جیاجیاکان. ئەگەرچی موچە کێشەیەکی سەرتاسەریە بەڵام خزمەت گوزاریەکانی تر و خزمەتکردن و ڕێخستنی شار و شارۆچکەکان یەکێکی ترە لارکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیانیش لەو بارەوە نیگەرانن. سلێمانی وەکو شارێکی زیندوو گرنگی هەرێمی کوردستان هەمیشە خەڵکەکەی چاوی لەسەرەوەیە کە بە باشترین شێوە خزمەتی زیاتری بکرێت. لە ئێستاە پرۆژە و پلانەکان چین بۆ خزمەتکردنی زیاتری سلێمانی؟ گلەیی و نیگەرانیەکانی هاوڵاتیان لەم ڕۆ چین؟ چۆن ئەبێ وا بکرێت لەناو ئەم دۆخە پڕقەیرانەدا دەرچەیەکی تر و دەواازەیەکی تر بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەموو پرس و بابەتانی لای ئێوەی بینەر پرسیارە ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی. بەڕێز دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. ماوەیەکی زۆرە گەر لە دوانی کورتت هەبوو بێژینە لە دیمانەی ئەوها دەرنەکەوتوی بە تایبەتی لە لای ئێمە. سپاس بۆ بەشداریت. من بەرەوەی بسمە سەر کێشە دیارەکان لەو فترەی کە ئیتر خەڵک لە هەموو شتێک نیگەرانە ڕەخنەیەک لە بەڕێزتێ لە سۆشیال میدیا ئەڵێن بەڕێز دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی پرۆژە گەورەکان یان شتی تری بیرچۆتەوە لەکوێ قردێلەیەک هەبێ قردێلە ئەبڕێ. ئەو قردێلەیەکی ئێوەیە یاخود تەنها ئێوە ئەوە ئەکەن؟ ئێمە وازمان لە پرۆژە گەورەکان نهێناوە بە خەمی پرۆژەی زۆر گەورەوین نەک لەسەر ئاسی سلێمانی و سلێمانی و حکومڕانی سلێمانیمان کردو بە مۆدێلێک تەنانەت دەتوانم بڵێم هەر هەنگاوێک لێرە ئەندرێت بە سوپاس بۆ خوا و هیمەتی خەڵکی ئەم شارە و ئەو لایەنانەی پشتیوانی ئیدارەکەن لە شارەکانی تری کوردستان و عێراقیش لە شوێنەکانی تریش بەڕێزەوە سەیری ئەکرێەوە ئەکرێ بە مۆدێلێک بۆ ئەوەی کە دووبارە بکرێتەوە. ئەوەی لە تەنیا لە حیزب ئیشی کردبێ یان ئەوەی تەنیا لە ناوەندە بڵێ ناوەندی پەرلەمانی ئیشی کردبێ جیاوازە لەوەی کە تۆ لە ناو هەیکەلێتی حکومڕانیە ئیش بکەیت. مەسەلەی قردێلە بڕین کارێکی ئاسان نییە. ئەمە تەنیا هێمایە بۆ کردنەوەی پرۆژێکی تازە. تەنیا بڕینەکەی نییە، یەک قردێلەمان نەبڕیوە کۆی ئەو خەرجی لەو ئیشەیە کراوە لە ژوورەوە ئێمە دابینمان نەکردبێ، کۆی چالاکیەکەمان سپۆنسەر نەکردبێ، بەلایەنی کەمەوە گەر هیچمان نەکرد بێ لە ڕووی معنەویەوە پشتیوانی پرۆژەکە بووین. چکە تۆ زانی قەز نادرێت دەدەست هەر کەسێک کە دەورێکی لەو ئیشیان نەبوو بێ و قردێلە بۆ ئیشێکدانانرێ کە کۆن بێ. ئەوە دەلالەتە بەڵێ دەلالەتە لەوەی لە سلێمانی پرۆژەی تازە هەیە، مبادەرەی تازە هەیە. گەنجەکان زۆریان پێ خۆشە ئێمە لەگەڵ لە ئیشەکان لەگەڵیان نابین، پێیان خۆشە کە پشتیوانیان بین و ئێمە پشتیوانیانین چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنەویەوە و ئەوانە هەر هیچ یەکێک لەوانە نییە دەیان هەلی کاریان دروست نەکرد بێ. کاتێک چێشخانێکی تازاکرێتەوە بۆ من زۆر گرنگە بەلایەنی کەمەوە 40 کەس ئیشی تیا ئەکەن، تەنیا لە ناو هۆڵی چێشخانەکە 40 کەس ئیشەکەن. بزانە چەند کەسەچێ لە ئەلوە سەوزەمی و پێویستیەنێ، چەند کەسەچێ لە ژێر پردەکە مەوادی وشکێنێ، چەند کەزیەت لەوێ بە سەفەری و ماتۆڕی پێ و نانەبات بۆ ئەو خەڵکانی کە داوایەکەن. یعنی بڕوا دەبێ هەر یەکێ لەو پرۆژە بچووکانە ئەگەر سەیری بکەیت و من هەموو ئیشە لای من ڕێزدەگیراوە، هەموو ئیشێک جێی ڕێزە. ئیتر ئەمە خەڵک باسی ساڵۆنەکە باسی چێشخاناکە بەڵێ من پارێزگاری هەموو ئەم شتانم، هی هەموو ئەم خەڵکانم. شارێکە پارێزگایە کە 2 ملیۆن و 400,000 دانیشتوانی خۆی هەیە، 250,000 ئاوارەی تایە، 31,000 پەناهەندەی تایە، بەلایەنی کەمەوە 100,000 گشتیار و خەڵک کە بۆ ئیژێتە ئێرە لە کۆمپانیەکانی ئێرە ئیشەکەن، لە کارگەکانی چیمەنتۆ، لە ئاسن، لە پەیوەندی ئیتصالات ئیشەکەن. ئەمانە هەمووی لەم شارە ئەبن. بۆیە ئێمە شانازیەکەین بەوەی کە لە هەموو سوچ و گۆشە و پنتێکی ئەم پارێزگایە لە هەر قەزا و ناحیەکە لە باهیمەتی یەکە کارژێڕیەکان بەڵێ ئێمە لەوین بە پشتیوانی هاوڵاتیەکانمان لەوین و بەردەوامە بین لەسەری و ئەمە بە بەشێک لە دروستکردنی ئیشی بچوو گەزانین، کردنەوەی ئیشی بچووک و مامناوەند دەزانین، پرۆژە استراتیجیەکان ئەرکی حکوومەتە بودجەیان بۆ دابینکە. ئێمە هەوڵی زۆرمان بۆ یاون
بۆ پرۆژەی 100 مەتری لە کێوە بڕیاری لێدراوە دروستکردنیش یەکەم جێبوونەکانی سیتەک لە کێوە بڕیاری لێدراوە ئێمەین تەواویەکەین بەڕێز کاک دکتۆر جگەلەوە حرەکەکانتان چی بۆ لەگەڵ سەرمایەدارەکان لەگەڵ ئەوانەی کە بیر لەوە ئەکەنەوە جم و جۆڵی بازرگانی و جم و جۆڵی بازار نەوەستێ لە شاری سلێمانیا ئەمە ئەوان پێمانەڵێن گرنگە ئێوە لەگەڵمان نابن بڕوا دەبێ لەم ڕۆژانە پێشوازیمان لە سەرۆکی ژووری بازرگانی و ئەندامانی ژووری بازرگانی عێراق کرد لە بەغدا ئەوان زۆر باسی ئەویانە کرد کە دەرکەوتنی لایەنی حکومی لە چالاکیەکانی کەرتی تایبەتە پشتیوانێکی گەورە ئەکا هاندەرە بێ بۆ ئەوەی کە پشتیوانی بکرێن وڵاتە گەورەکان بازرگانە گەورەکان سەرمایەدارەکان و بەرهێنەکان بێن لە وڵاتەیەک ئیش بکەن من بەڕاستی ئیشی من ئەوەیە کە ئەڵێم من هەموو ستافی حکومەتی خۆجێی کە دەرفەتی کارکردن لەم شارە دروستکەین موچە لە لای من نییە بەڵام واب زمینەی دروستکردنی سەقامگیری و ئاسایش و ئارامی بە هیمەتی هەمولاکان لای ئێمەیە ئەگەر ئێمە یەکگرتوو بین ئەگەر ئیش لە ئارامی و ئاسایش و سەقامگیری پارێزگاکەمان بکەین فەرموسەیری کە لە ساڵی 2007 30,000 کەس بە ناوی گەشتیارەوە هاتووە لە 2010 ئەمە بۆ زیاتر لە ملیۆنێک بەرزە بێتەوە تەنیا تەسەور کە لە دوومانگی نۆدەیە ئەمە ئاماری بەڕێوەتی گشتی گەشت و گوزارە نزیکەی 300,000 گەشتیارمان هێناوە تەستێمای گەشتیاری حەقیقی 30,000ەکە کێ بوون 30,000 گەشتیار نەبوون خەڵکی تر بوون بە گەشتیار نووسراون بۆن منە لە ئاسیا ئیشەکە هاتووە پاری بردووە لە کۆڕەگیشەکە هاتووە پاری بردووە ئەمەی کە من ئەڵێم هاتووە پاری خەرج کردووە اینجا ئەمە تەکسیە بژێتەوە چایچیە بژێتەوە چەرەسادە بژێتەوە ئێستا ئێمە بەرنمەیەکمان هەیە سەردانی هەموو پارێز دەبەر ئەوەی سلێمانی ئێستا سومعەیەکی زۆر باشی لە ڕووی گەشتیاریەوە هەیە کۆمەلگایەکی کراوەی هەیە هەموو کەسێ قوبوڵ ئەکات و سروشتێکی جوانی هەیە ژینگەیەکی پاکی هەیە شارەوانێکی پاکی هەیە گەشتیاری تەندروستیتیایە گەشتیاری ئاسەوارناسیتیایە گەشتیاری ئاینیتیایە گەشتیاری کەلتوریتیایە گەشتیاری ئۆتێلەکانیتیایە گەشتیاری شارەکانیتیایە خەڵگێ تەنیا ئەوێ بزانێ ئەم شارە کە سێسەر و کۆمار خەڵکی ئەم شارەیە کامەیە چییە؟ شارێکە هۆکار بۆ ڕوغانی ڕژێمی پێشوو کامەیە؟ شارێک چوە لە شعی بە شەڕی کردووە لە 1920 کامەیە؟ شارێک کە توانیوێتی ئینگلیز دەردەسەری بڵێ ئێستا باشوور و ناوەڕاستی عێراق دێگەشتی تەواویان بۆ دروست بووە ئێمە ئێستا بەرنامەمان هەیە سەردانی لە بەسرەوە هەتاکو کەرکووک و دیالەش سەردانی هەموو پارێزگارەکانەکەین پرۆتۆکۆلی گەشتیاری و کەلتوریان لەگەڵا ئیمزاکەین ئێمە ئەمان لەگەڵ یەک دنیا لە شارەکانی ئێران هەیە لەگەڵ ڕۆژهڵاتی کوردستان لەگەڵ باکوور لەگەڵ باشوور هەیە لەگەڵ ڕۆژئاوا هەیە اینجای سامانەیە لە ناو عێراقی شەمان بێ لەگەڵ شارەکانی ترەمان بێ بۆ ئەوەی هاوڵاتیان دڵنیا بن لێرە ئیدارە لەگەڵ گەشتەکەی ئەوانە کار ئاسانیەکەین لەگەڵ ئاسایش قسەمان بۆ هاوڵاتی سلێمانی و دەوروبەری چێ مەسەلەن ئەو پارەیەتە ناو شار خەڵک پارە خەرجەکە گەشتیاریەتە ئێرە ئەمانە بن بە باڵیۆزی ئێمە کە ئەڕۆنەوە و ڕیکلامی بۆ ئێمەیەکەن گەورەترین ڕیکلامە ئەگەر تۆ لە 100 کەناڵەوە بیکەی بەقەدەوە گرنگ نییە یەکێک لە سلێمانی هاتبێ خواردێکی خۆشی خوارد بێ بڕواتەوە لە بەسرە باسی ئاسایش و ئارامێکی بینی بێت چوبێتە چاڤیلان چوبێتە سەرچنار چوبێتە ئەحماوە چوبێتە دوکان هاتبێ ناو بازاری سلێمانی گەڕابێت چوبێ بۆ مەزەخانی سلێمانی چوبێ بۆ قسقاپان چوبێ بۆ دەربەندی گاور چوبێ بۆ هەزارمێرد ئەمەش بەفری بینی بێ یعنی ئێستا ئێمە ئیشمان لەسەرەوە کردو تەنیا لە بەهار خەڵک نییە ئێستا سەدان هەزار کەس هاتوون بەس دەبرەی ئەم بەفرەی کە دوو ڕۆژە ئێمە لێرە بە پشتیوانی خوای گەورەباریەوە بە بەرەکەتی خواباریوە ئەمە گەشتیارێکی گەورە دکتۆرە ئەمە هینا خۆ بووە من ئەم ئێوارەیە لە پردی دەباشانەوە تا کورسات بە سعاتێک و 23 دقاتم کە جاران بە دەقەونیەک 2 دقامان بڕی ئەمە گەشتیاری دەرەوەی تیا بۆ ینی بەدڵنیاییەوە تۆ تەسەور کە ئەو ڕێگە دوورەی کە تۆ بەوەنەوە بڕیوە کە مەسافەکە زۆر کەمە ڕۆژەکانی تر بە 2 دقە بڕی بە سەعات و نیوەنەوە بڕیوە تۆ تەسەور کە چەند هەزار لیتر بەنزین سوتاوە چەند گاز سوتاوە باشە چەند پارە بە خواردن دراوە چەند پارە بە جلوبەرێک دراوە چەند پارە بە وێنەگرتن دراوە ئەمە هەمووی ئەبێت ئێمە پێڵین داهاتی نیشتیمانی ئەمە ئەوە نیە هەواڵچەنی هەیە ئەمە بژانەوەیکی گشتیە لە گوڵە بە ڕۆژە فرۆشێکەوە لە فرۆشێکەوە لە نۆکا فرۆشێکەوە قازانجی لەکە تا گران میلیۆم ئەبێ ئەمانە ڕێک بخەین ئەبێ ئێمە دەرفەتی ژیان ئێمە زۆر بە باشی لەم سێکتەرانە ئیشمان کردووە لە سێکتەری گەشت و گوزار کشت و کاڵ پیشەسازی بازرگانی مهمترین شت کە ئێمە کردمان لەم کە ئیسا ساڵێ بەسەر کۆرۆنای سلێمانیا تێ ئەپەڕێ و یەکەم دوو حاڵەت لە سلێمانی لە یەکەم سلێمانی تۆمار کرا لە یەکی سێ و ئیعلانمان کرد بە شەفافانە نەمانێش ئاڵوگۆڕی بازرگانی و جوڵی بازرگانی بوەستێ دەوڵەتان ئەمە زۆر بە ئیعتیبارەوە سەیرەکەن
بەرزەکانمان دەواازەکانمان ڕەنگە کەس بوو بێ بەڵام دکتۆر بەڵام مەبەستەوێ نەوەستاوە زۆر زیاتر بۆ لە ساڵانی پێشوو چونکە هی عێراق هەمووی داخرا بوو هەموو کەلوپەلی عێراق لێرەوە ئەڕووی یعنی ئەگەر تۆی سا سەیری پەروێزخان و باشماخ بکەی سەیری داهاتەکانیان بکەی لە چاو پێش کۆرۆناکەمی نەکردووە من دڵنیا دەکەمەوە چونکە هی عێراقیش یاتۆتە سەر ئەوان هەموو دەواازەکانیان بەڕووی ئێرانە داخست چونکە نەیانتوانی کۆنتترۆلی مەسەلی کۆرۆنا بکەن ئێمە توانیمانە بیکەینەوە لە فڕۆکەخانە بە هەمان شێوە و بەو شێوازی مامەڵەکردنە ئیستا لەگەڵ هەموو دەستگاکان لەگەڵ گەشت و گوزار لەگەڵ ئاسایش لەگەڵ پۆلیس لەگەڵ شارەوانی خەریکین لەگەڵ ڕێکخراوەکان لەو دەواازانە چ لە فڕۆکەخانەکان لە مەرزەنێ و دەوڵەتەکان لە دەواازەکان لە بازگەکان تیمدانرێ شوێن دابنرێ بۆ پێشوازیکردن لە گەشتیار پێشکردنی ڕێنمایی ڕێوازەی تر بدۆزنەوە بۆ ژیانی ئێمە ئەمانەوێت لەگەڵ ئەوەی موچە مافی سروشتی خەڵکە بەڵام لە تەنیژ موچەوە ئێمە ئەبێ بژانەوەی ئابووری لە شارەکەمانە دەست پێ بکەین تەنویعی مەسادری اقتصادی و بازرگانیمان کردووە کە من هاتم تەنیای سیسماراتی ئێرانی لە سلێمانی بە پلەی یەکەمە بوون ئیسای سیسماراتی ئەمریکی لێرەیە بەڕێزم هی فەڕەنسی لێرەیە هی بەریتانی لێرەیە هی ئەڵمانی لێرەیە هی تورکی لێرەیە هی پۆڵندی لێرەیە بەڵێ پرۆژەی زۆر استراتیجیان هەیە ئەم پرۆژانی کە من نامێت ناوی کەس لێرە بێنم چکە بۆی نەبێ بە ڕێکلام ئەو پرۆژانی سیسماریانی ئەمریکا کە لێرن بەس لە نیویۆرک و لە سعودی و لە سلێمانی هەن کەرەستەکانیان تەنانەت بۆ تورکیا و ئەندەنوسیاژەچێت بۆ وڵاتانی دەرەوە چێت یان شت ئەنێرینە دەرەوە ئاوی سلێمانی کاڵاکەی نێرێ بۆ بەریتانیا بۆ هەموو وڵاتانی ئەوروپا ئەمە کارێکی کەم نییە لە وزەی نوێ لە وزەی خۆر لە پاراستنی ژینگە لەم هەڵمەتی نەمامچاندنەی کە لە گۆیژە بە هیمەتی قایمقامێت و کەرتی تایبەت دەستمان پێ کردووە 1000 دۆنممان تا ئێستا لەم نەکبەتیەیە سەوز کردووە ئەمانی من پێ دەڵێم حکومت دینارێکی تیا خەرج نەکردوون چکە ئێمە لە قەیرانین ئەمە بەدیڵی معنەویان پاڵپشتیان کردووە ئەمە داهاتی دەوڵەتیشمان زیاد کردووە داهاتی هاوڵاتیشمان زیاد کردووە اینجا جگەلەوەی ئێمە لەبەرەی لە حاڵەتی نائاساییین وەکووە لەکەم بێکابین لەسەر خاکی خۆمان ئاوارە بین لەسەر خاکی خۆمان لەبەری خەدەمات نییە ئەیکە تۆ موچەت نییە لە 2014 پاری سیانی پرۆژە نییە سیانە بۆ ئەو بۆ کارەبا بۆ ڕێگەوان بۆ شارەوانی بۆ هیچ نییە تەمیل نەکراوە تۆ چی لەمانە ئەەکەی منەمێ پێت بڵێم ئێمە وەکو بنەزەمەیەکی دەولی هاتووی نگتەنیا ئەگەر باسی دووانی ڕابرد بدووە بکەم کە ئەمە کاری پارێزگان نەبووە لە ڕابردووە ئێمە تەنیا بە خۆراک بە هیمەتی کەرتی تایبەت و ژووری بازرگانی زیاتر لە بەس لەو دوومانگە بۆ دەڵێم ئەگەر لە دەم 3 ساڵی ڕابردووە بۆت بڵێم ئەگاتە ڕۆبع ملیۆنێک لەوە 10,000 خێزان سەبەتەی خۆراکیان دراوە تێ زیاتر جگە لەو نەوتەی لە بەغاوەیەت و بەکاردا بەشەکرێ زیاتر لە 2500 خێزانی نەدار کە توانای کڕینی نەودیدە بۆ بێ بەرامبەر لە ڕێی کەرتی تایبەتەوە بە هیمەتی ئێمە نەوتی بۆ دابین کراوە هەزارەها کەس هاوکاری کری خانوو هاوکاری نەخۆشی کڕینی دەرمان کراوە کە ئێمە پێمان عیبە نەناوی بەرین نەباسی بکەین بەڵام ئەمانە ئیشن چونکە ئەمە هەزارەها خەڵکی بێدەرەتان بێ ئەوەی بەرماڵی بۆ داخن بێەوەی لە کەناڵەکانەوە سوکایەتیان پێ بکەن بە ئەرشی خۆمان مانزانیوە دەعممان کردوون اینجا جگەلەوەی کرتا و سیانەمان کردووە بەهیمەتی کەرتی تایبەت هاتوین نەمانێشتە نەخۆشخانەکان بۆ سێ پشتیوانی خۆبەخشەکان و پزیشکەکان و کارمەندەکانمان کردووە پشتیوانی شارەوانیمان کردووە پشتیوانی ئاومان کردووە پشتیوانی کارەبامان کردووە یە ڕێگاوبانمان کردووە ئەمانە کارێکی کەم نین سنوورەکانمان ڕێخستوێتەوە بە هیمەتی لیوای سی پاراستنی سنوور بە سوپاسەوە کارمان کردووە چۆن جوڵەی سنوورەکان ڕێک بخین چۆن ڕێ لە قاچاق بگرین و چۆن دەرفەتی کارکردن لە سنوورەکان دروستکەین ئەمانەی کردومانن کارێکە لەوانەیە لە چاو چاوەڕوانی خەڵکا کەم بێ بەڵام بۆ بارودۆخێکی زۆر نائاسایی عێراق و کوردستان کە لە عێراقا کە لە عێراق و ئەم وڵاتەیە هەموو شتێک گرانە ئینسان نەبێ ئەبێ ئەمانە بە بایەخەوە سیر بکرێن باشە دکتۆر بەڵام ئەرزانی هێشتا لە ناو سلێمانیە لە ناو سەنتەری شارە لە کۆمەڵێک شوێنە کێشەی خزمەت گوزاری هەیە لە کۆمەڵک گەڕەکە خەڵکی هەژار و فەقیر و ماڵوێران هەیە مەسەلەن ئەوانەش ئەزانن چارەسەری ئەمانە بچێت ئێمە هەوڵی زۆرمان گرفتە هەرە سەرچەکان ئێمە هەوڵمان ناوە لە ڕێی حکوومەتەوە لە ڕێی کەرتی تایبەتەوە بە تایبەتی لەگەڵ ڕێی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە بۆ نمونە هەر لەو ماوەی پێشوە 35,000 خێزان یەکی بڕی 100,000 دیناریان وەرگرتووە لەوە پێش 50,000 خێزان لە سنووری پارێزگاکەی منە سەبەتەی خۆراکیان وەرگرتووە بە ئاردیشەوە ئەمانە جگەلەوەی دەیان کۆمپانیامان هەیە دەعمی گەورەی کردووە ئەتوانم بڵێم بە 100,000 سەبەتەی خۆراک هاوکاری هاوڵاتیانیان کردووە و خێزانانیان کردووە
لەبەرەوە ئەم پرۆسەیەمان وا لێ کردووە هاوڵاتیان خۆیان لە ئیدارەدانی یەکتری و پشتیوانی کردنی یەکتری لەبەرەوەی متمانیان بە ئیدارەکە هەیە بەشداری بکەن وەک شێبڕکێ بکەن لەمەیە جگە لەو هەموو پێشانگانی دەوڵەتی هێناومانەتە سلێمانیەوە ئەمە لە چوارچەوەی ئەو دەسەڵاتانە کە بەڕێز دووتت بەشێکیانیشی پارێزگاریش نەبوو یان پارێزگاش نەبووە باشە دکتۆر ئێستا لە مرکزی زۆر بەجددی باسی لێەوە ئەکرێەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کە بەشدارن بێکەوە لەو شارەیە لە حکومڕانیە نەخشەڕەیەک یان کۆمەڵێک خاڵی خستە ڕوو لەبارەی لا مرکزیەوە ئەگەر ئەم لا مرکزیە کارژێ ڕووداراییە جێبەجێ بکرێت تا چەند خزمەت و دەستکراوەی ئەبێ بۆ ئێوە ئەتوانن خزمەتی زیاتری پێ بکەن لا مرکزیەت گەندەڵی کە مەکاتەوە خزمەت گوزاری زیادەکە ڕۆتین ناهێڵێ داخوازەکانی خەڵک خێراتر وەڵامە درێتەوە خەڵکیش و یەکە کارگێڕیەکانیش هەست بە ئامادەی خۆیان لە ناو پەیکەری حکومڕانیە ئەکەن بنیەی حکومەتی یاریمی کوردستان بەهێزەکە یەکگرتووی کوردستان بەهێزەکە کێبڕچێ لە نێوان شارەکانە دروستەکە داهات زیادەکە خەرجی کەمەکاتەوە سەرجاوەکانی داهات فرەکە بیرکردنەوە و داهێنان لە شارەکانە دروستە بێ و وەڵامدانەوەی داخوازیەکان خزمەت گوزاریەکان سەرمایە گوزاری بژانەوەی بازار و بەرهێنان خێراەکە و زیادەکە بۆیە ئێمە پشتیوانێکی تەواوی لا مرکزین چه ئەو پرۆژەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان یاوێتی بە لایەنە سیاسیەکانی بەشدار لە حکوومەت و بە ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمان چەوەی بزوتنەوەی گۆڕانیاوێتی چ پارتی دیموکراتی کوردستانی ژەڵێ پرۆژەیەکمان بۆ لا مرکزی هەیە چه حکوکابینەی نۆ کە خۆی لە کارنامەکەیە جێگیری کردووە چه ئەنجومەنی پارێزگای سلێمانی چه ئێمە ژۆک پارێزگا کە دەیان نووسراومان ناوە بە ئەنجومەنی وەزیران 100% پشتیوانی لا مرکزی لە ئیدارەدانی پارێزگاکانی هەرێمەکەینی هەموو هەرێم تەنیا سلێمانی نا وە لە مەشا ئێمە تەنیا ئەوەنیە لە سلێمانی بۆستەیە بێ شۆڕ بێتەوە بۆ قەزاکان بۆ ناحیەکان بۆ ئیدارە سەربەخۆکان نەک تەنیا مرکزیت لە پارێزگاکانە دروستکەین و ئەوانی تر پشتگوێ بخین بۆیە ئیسا ئیمڕۆبینی دێمە پشتیوانی کۆنفرانسی بژانەوەی کفریمان کرد لە سلێمانی کە ئێمە لە ڕووی مادی و معنەویشەوە پشتیوانیمان کردوون مەبەستمانەکە و ئیدارەی سەربەخۆی خۆشی هەیە بەڵام ئەبێ ئەم قەزایش ببوژێتەوە بە سێسایقیش ببوژێتەوە بێ قەڵات زێش ببوژێتەوە ئەبێ چەند چەماڵیش ببوژێتەوە ناحەکانی ژەبێ ببوژێنەوە و بەپێی تایبەتبەندی خۆیان لە ڕووی مرۆییەوە لە ڕووی سامانی سروشتیەوە لە ڕووی کانزاوە لە ڕووی نەوتەوە لە ڕووی غازەوە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی پیشەسازی و کشتتوکاڵیەوە بەپێی تایبەتبەندی خۆیان سوود لەو شتە وەرگرین کە لەو شوێنەیە هەیە ئێمە هاتوین لە شوێنێک کە شتەکە نیە دروستیەکەین بەڵام لەو شوێنێک کە خۆی شتەکە هەیە فرامۆشیەکەین لا مرکزیە دوا ئەکات تۆ بەپێی اختصاسی و شوێنانە بەپێی ئەو شتانی خوا بەو شوێنی بەخشیوە بەپێی سەلیقەی خەڵکەکان سروشتەکەیان هەڵکەوتە جوگرافیەکەیان تۆ سوودی لێ ببینی بۆیە لا مرکزیەت سیستەمێکی باشی بەڕێوەبردنە بەو مەرجەی لەسەر ئەساسی کارژێڕی و دارایی بێ ئێمە داوای سیاسی و جوگرافیمان نەکردووە هیچ جێکێ لەو پەیڕەوانە داوای ئەوەی نەکردووە و داوامان کردووە سیریە بێ لەسەر قوانین داهات و دەسەڵات لەسەر بنەمای ئەرک و بەرپرسیارەتی دابشکرێ ناکرێت ئێمە لێرە بەرپرسیار بین لە هەموو شتێ هەموو کەسێ بۆ موچەش داوا لە ئێمە بکە خۆپشاندان بێتە بەردەمی پارێزگا بەڵام دەسەڵات و داهات لای ئێمە نەبێ ئێمە بەچی وەڵامی خەڵک بینەوە ئێمە بە حکومەت یاریمی کوردستانمان وتووە دەسەڵاتمان بنێ داهاتانەینێ نەک ئەوەی کە ئێمە بۆ ئەوە بێ داهات بەرین بۆ خۆمان بە دەسەڵات داهاتیانەینێ وەرە من سەدان ڕێگان پیشانی ئەنجومەنی وەزیران ناوە ئەگەر دەسەڵاتی لا مرکزیمان بنێ هەموویە بێ بە داهات بۆ حکومەت یاریمی کوردستان بەڵام خەڵک هەتا نەزانێ ئەم داهاتانە لە خزمەت گوزاریەکان ئەم مرکزیەتە بەڕێز دکتۆر ئەم مرکزیەت دەستی ئێوەی بەستووە دەستی ئێوەی گرتووە بەڵێ هەرچەند حکومەت یاریمی کوردستان هەوڵی یاوە هەنێک دەسەڵات با لە دەرەوەی یاسای ژمارەسی ساڵی 2009 وەستانووە کە ئەبێ یەکەم جار ئەو یاسای ئەکتیڤ کاتەوە دووەم جار هەمواری ئەم یاسایە بکە سێهەم جار هەمواری ئەو یاسایانە بکە هی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان کە مرکزین بیان کا بەلا مرکزی بەڵام ئەم ئێستاتوانێت دەسەڵاتی یاوە بەزەم دەسەڵاتانە لە ناوە گۆڕێن یعنی چی پێویستەکە بۆ لێدانی بیرێک ئەنجومەنی وەزیران بڕیار بە بۆ مۆڵەتی بەنزیخانەیەک کە ئێمە زۆر بە شەفافی پێ دەڵێم تەحەدا ئەکەم بچووکترین گەندەڵی لەم 3 ساڵەیە لە ئیدارەیە ماکرابێ و خۆشانی قراریان کردووە چی پێویستەکە تۆ کە شارەکەت گەورە بووە من ئەم ئێوارەیە 4-5 ساعت بەگەڕەکە تازەکانی سلێمانی ئاگەڕاوم لای مزگەوتی فەجر موکریان خوارشوقەکانی قەیوان پشتی زانکۆی گەشەپێدان بەو بنارەیە لە وێڵێرەوە پیای هاتووم هەتا چوینەتەوە هەواری شار و ئەو ناوچانە یەک شاری تر هاتوۆتە سەر ئێرە کێ وەڵامی ئەمانایەتەوە پێویستیان بە قوتابخانەیە پێویستیان بە بنکەی تەندروستیە پێویستیان بە بەنزیخانێ خەدەماتیان سفرە
لە 2014 بە دواوەکراون هیچی شێکیانتیان نەکراوە. ئەی ئەوانە کێلی بەرپرسیارە بێ تۆ داهاتی شارەوانی پارەی قیرانە و لە خەڵک سنووە هیچ مەجاری و لێ سنووە هی ئاو لێ سنووە هی کارەبا و لێ سنووە هیچیشی نییە ئێ پارەکە وەکو سندوقی نیشتە جێبوونی بالێنەیە بیکەس بە سندوقێک شارەوانی پارەکەی لێ نەسنووە با دەسەڵاتێکی لامەرکەزی هەبێ لە چاودێری ئەنجومەن و پارێزگای سلێمانیە با شارەوانی بتوانێت ئەو پارەی لەو خەڵکەی سنووەکە و خەدەماتی بۆ بکە و خەڵ خانووەکەی دروست کردووە ێ با خەدەماتەکەی بۆ کەمیش بێ ناونەوە پێکرێت لەم گەڕەکە تازانی بەڵێ پێکرێت ئەو داهاتی لێ سنێ سێقاتی ئەوەیە کاگەر وڵاتێکە خۆی بیکە شارەوانی سێ ئەوەی لێ سنووە حەزەکەم بەڕاستی پێت بڵێم بەڵام هەمووی بێ بە داهات بۆ حکوومەت کابێ بە حکوومەت حەزرەتی قافیز دەری ناهێنێتەوە بە تایبەتی لە ئێستا بەهۆی بەهانەی موچەوە داوای هەر شتێکەکەی ئەڵێ ڕەزامەندی نەدرا لە کۆبوونەوەکانە ڕەزامەندن بە شەفەیی کە دوایی ئەیکەین بە نووسرابۆیان وەڵاممانێنەوە بابەتەکەش نانووسن هەڵێ نووسراوتان ژمارە ئەوەندە ڕەزامەندی نەدرا لەسەر خەرجکردنی 9 میلیۆن دینار 9 میلیۆن دینار 9 میلیۆن باشە کە من ڕۆژانە پارەی وا بۆ قەزا و ناحێ و گوندەکان سەرفەکەم لە ڕێی کەرتی تایبەتەوە باشە ئەمە گرفت نییە بۆ شارەکان بۆ ڕوونکرد بۆ تێگەشتێک دروست نابێت ئیستا ئەم تێگەشتە دروست بووە حکومەت هێرێمی کوردستان ئەبێت کە ئیستاق بڕیاریاوە میزانی ساڵی 2021 بکات ئەبێ پەلە بکە چکە ناکرێت بچینە مانگی دووسێ میزانی ئەوە بکەی هیچ بەهای نامێنێت ئەیداتی مانگی 1 چیلێ داهاتی مانگی 2 چیلێ ئیستا بە قانونی خەرجیەکەی کێشەی ئیداری و دارایی دروستە بێ ئەمە لەلایەکی ترەوە ئەبێت سەرچاوی داهاتی ناوخۆ زیاد ناکە ئەگەر تۆ موچەی خەڵک بە ڕێک و پێکینەی چونکە خەڵک لەو پارەی تو ئەیەی تێ داهاتی ناوخۆ هێرێمی کوردستان ئەهلی پارە بانکە ئەهلی اختصاص بانکە لەگەڵیان کۆ بێتەوە تەنیا ئێمە وەزارەتەکان بەزنین ئەنجومەنی وەزیران گوێمان لێ بگرن ئەبێ ئەو خەڵکانە بانکەی کە شارەزان لەمەیە تەنیا ئەوانەش بەزنین کە بڕوانامەیان پێ یا کادری حیزبن ئەوانەی کە ئیستا بە فعلی ئیژەکەن ئەزمونیان هەیە خەڵکێکی زۆرمان لە ڕەوەندی کوردی هەیە لە وڵاتەکانی دەرەوە ئیسیفادەیان لێەکەن سوودیان لێبینیون بۆ ئێمە ئەمانە نهێنین میوانداریان بکەین سوودیان لێ بینین لە جیاتی ڕاوێژکاری ئەژنەبی بێنی لە جیاتی سیستەمی سویدی بێنی لە پەروەردا ئیشی تیا بکەیکەن بۆ ئێرە نابێ ئێوەکو گوڵی هۆڵندیەکان وایە ئەم گوڵانە نایەن بۆ ئێرە ئەیکری لە مەشتەلەکە جوانە دوای هەفتەیەبی بەرە ماڵەوە وەکو ئەوامێنێ ئەبێ بێت تۆ بێ گوڵی کوردستانی سیستمارکەیت لە ماڵەوە بیڕوێنی باشە دکتۆر ینی ئەوە لەسەر مۆزوعیەوە لە ماوەی ڕابردوودا خۆپشاندان هەبوو خۆپشاندان هاتە بەردەم پارێزگای سلێمانی خەڵک گیرا لە قەزاونەحەکان خەڵک شەهید کرا لە هێزەمنیەکان لە خۆپشاندەرەکان بۆ هەموو کەس بۆ هەمووی زولانە سیاسەکانیش ئەو پەڕی جێگەی نیگەرانی بوو دۆخێک دروست بوو تەنها ئەمە لە سلێمانیش کرا ئەمە پەیوەندی بە ئیدارەی پارێزگا و قەزا و ناحەکانەوە هەیەیان پەیوەندی بە کوی سیستەمی حکومڕانیەوە هەیە نەخێر دوراودور پەیوەندی بێمەوە نییە گەل لە هەریشیان پرسیوە لەو کاتی خۆپشاندانەکان شارەکە خەڵک لای فێکردەوە بەبەر پارێزگاریشەوە کەس داواکاریکی ڕاستەخۆی لە ئێمە نەبوو تاکە گلەی لە ئێمە ئەوەیە ئەڵێن کە ئەم سیستەمە داخوازەکانی خەڵکو ئێوە جواب نایەتەوە ئێوە بۆ لە ناو پەیکەرەکەی ئەمێنمە تاکە ئەو گلەیەمان لەسرە ئێمە بەشانمان ناوەتە بەر بەرپرسیارەتێک لە دۆخێکی سەختە پێمان وایە گەربینە دەرەوە ئاسانترین ڕێگایە بەڵام کۆم کۆڵەکێژەکەوێ ئیدارەکەکەوێت خزمەت گوزاری نامێنێ بڕواتانە بێمە بە پشتیوانی و هەمانگی حکومەت و کەرتی تایبەت بە شێوەیەکی جزئی خزمەت گوزاری تەندروستی و پەروەردە و ڕێگاوبان و شارەوانی و ئاو کارەبا و ئەمانە ئەبین بەڕێوە هاوڵاتیانی ئازیز لەوانەیە بە وردی پێویست کە ئەوان بزانن نەئیزانن ئەوان داوای موچە ئەکەن و داوای باشکردنی خزمەت گوزاریەکانەکەن ئەم دوانەی چیان لای ئێمە نین خزمەت گوزاریەکان بەلا مەرکەزیت جێبەجێ بێ بەڵام دابینکردنی موچەش بەلا مەرکەزی جێبەجێ نابێ ئەبێ بیرکردنەوەیکی قوڵی بۆ بکەین ئێمە خۆمان تووشی شەرمەزاریکی گەورە کردو لە ئیدارەیە ئەبێ و پرسیارە خۆمان بکەین بۆچی ئێمە نەوت غاس سەرمای مرۆیی کانزا سروشت ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی ڕێژەی زۆری باران خۆر خاک باخوای گەورە لە دەستی کرێکات کشت و کاڵ پیشە سازی کەرەستی خاوی کشت و کاڵی هەموویمان هەیە چیمان نییە پارە بەڕاستی ئەمە عیبە کارەکەی چیە ئیدارەدانی پارە و حکومڕانی خەلەلیتیایە وڵاتان کە پارە پەیاکەن بە یەکشێ لەمانە پەیاکەن ئێمە هەموویمان هەیە باشە ئێمە نمونەیەکە بۆیانمەوە تا پێش 2005 دوو مەرز نێودەوڵەتی هەبوو برایم خەلیل و باشماخ ئێستا بەس لە شارەکەی منە ئەگەر ئیشەڵا لەم نزیکانە هەوڵی تیلە کۆشمان ناوە بیکەینەوە حەوت مەرزمانە بێت بە مەتارەوە هەشت بەس لێمانی واز لە سحێلا و فێشخابور و حاجی ئۆمەران و برایم خەلیل و نازام کوێی تر بێنە ئەمە بەس لەگەڵ ئێرانە ئەی لەگەڵ
ئەو هەموو شتەی لێرەوە چێ بۆ حکومەتی ئیتیحادی کە گەورەترین بازاڕی ئەمە سووریا و ناوەڕاست و باشووری عێراقە گەورەترین بازارمان باشە ئەی باشە بۆ تا 2005 موچە دوا ناکە و کەس تەقاعود ناکرا هەموو کەسێکیشدا ئەمەزرا بۆڵە نەنەوتمان هەبوو نە غازمان هەبوو ناوەمو دەواازەیەمان هەبوو نەمەتارمان هەبوو نە کارگویەکی بەقوتی وەکو کارگوی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیمان هەبوو نام هەموو ئیسیسمارە هەبوو نە ئەم هەموو دەعمە هەبوو ناو پارە زۆرە ئەدرا بە پێشمەرگە حکوومەتی ئیتیحادی هەموو شتێکی لێگرتوینەوە 1 دینارمان لە بەغاوە بۆ ناهاو 1 لیتر نەوتمان لە بەغاوە بۆ ناهاو 1 لیتر گاز و بنزینمان لە بەغاوە بۆ ناهاو غازمان بۆ ناهاو باشە خەڵگە چوو بۆ تواناسازی خەڵگە چوو بۆ چارەسەر بۆ دەرەوە خەڵگە چوو بۆ ئیسیسمار ئەبێ بپرسین ئەبێ لەم ئەبێم نهێنیە بۆ خەڵک ئاشکرا بکەین بە شەفافانە من پێم وایە ئێمە لە بەسەرەی خراپ ئیدارەی حکومە دەین و خراپ ئیدارەی پارە ئەین ئەبێ ئەنجومەنی وەزیران وەڵام باتەوە ئەبێ بزانێ ئەو خاڵە ئیجابیانە چی بوون و کاتە هەبوون و تەحەدیاتەکان چی بوون و فڕەسەکان چی بوون ئەی ئیستا چین دەوڵەتانی ئیستا زۆر پشتیوانمانن زۆر هەماهەنگبانن زۆر ئەوە تا پەیوەندێکی ڕاستەوخۆیان لەگەڵ ئیدارەکانی ئێمەشا هەیە من بەس دەم هەفتەیە قۆنسولی ئەمریکی بەریتانی ئێرانی ڕۆژی شەممە ئەرمینیا بەردەوامە فەڕەنسیەکان پەیوەندی ڕاستەوخۆ هەیە عیلاقەتێکی باشمان هەیە و لە حکومەتی ئیتیحادیشەوە ئەبێ و عیلاقەیە دروست بێ و بەشدارین تیا ئەگەر عیلاقەکەش نەبێ پرسیارەکە لەوە ئەمانەمان هەمووی هەیە بۆ پارەمان نییە قۆنسولی ئەمریکی ڕێی چ بوو لەسەر مەسەلەن باسی لامەرکەزیتان کرد مەسەلەن بەڵێ ئەوانیش پێیان وایە کە لامەرکەزیەت سیستەمێکی باشی بەڕێوەبردنە ژێر چاودێری وردی حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانە ئەتوانێت داوای خەڵک باتەوە ئەوان خۆیان وڵاتەکان لەسەر ئەساسی لامەرکەزی تەنانەت یاسایش نەگەر ئیداری و کارگێڕی یاسایە کە لە مەکسیکی شەکا لە فلۆریدایشی پێ ناکرێت تەنانەت بۆ قەزاش محکەمەی ئەوێ یاسای لەگەڵ ئەوەیە جیای بەڕێزم هەموو دنیای سا بە لامەرکەزیە ڕوا بەڕێوە نەک هەر کارگێڕی و دارایی کە کەمترین وەکوڵێ کەمترین باوەڕە بە ئیشەکە ئێمە داوایەکەین هێشتانیە ئەوان لەوێ لامەرکەزیەتی یاساییشیان هەیە لامەرکەزیەتی حتا جاری وایە لە پەیوەندەکانیانە من نمونەیەکە بۆ بژێڕمەوە ئێمە سلێمانیمان لە 2010ەوە کردووە بە ئەمەم بۆ باز نەکردی ئێمە سلێمانیمان خستووە سەر نەخشەی جیهان لە گەشتیاریە لە گەشتیاری تەندروستیە لە ژینگەیە لە وزەنیوەکانە لە شارەوانیەکانە لە داهێنان و کەلتوری ئەدەبیات لەسەر ئاستی هەموو عێراق لەسەر ئاستی هەموو دنیا نەک عێراق بۆ نمونە ئێمە سلێمانیمان کردو بە ئەندامی کارا لە فیدراسیۆنی شارەوانیەکانی ئیتالیا کاریگەری چێ بۆ شارەکە و خزمەتی شار سەیریکە شارەوانیەکانی ئیتالیا یاسایشیان هەیە نەک پارێزگاکانیان شارەوانیەکانیان یعنی بۆ نویسا قەڵاتزێ شارەوانی خۆی هەیە باشە ئەم شارەوانیە قەزایەکە ناحەیەک شارەوانی خۆی هەیە ئەم شارەوانیە ئەگەر داهاتەکانی خۆی زیاتر بوو لە خەرجی و پێداویستیەکانی بە بێگەڕانەوە بۆ پارێزگارەکەی بە بێگەڕانەوە بۆ حکومەتی ئیتالی بۆی هەیە لە هەر شارێکی تر کە دەستە خوشکی لەگەڵ هەیە ئەو پارەی خەرجکە ئێمە 3 ساڵە پارەی ئیتالیا هێنین بۆ حەریر بۆ سەیسایق بۆ سلێمانی لە تا 500,000 یۆرۆ ئیشی پێەکەین لە شارەوانەکانی ئیتالیاوە باشە جێبەجێ بووە ئەمەی بۆ باسەم ڕۆشتووە لە حەریر و سەیسایق کراوە نیشەکان لە سلێمانی ژوا خەریکین بۆ ئیمساڵ لەوەی تاقی بەدیل کە سلێمانیمان کردو بە ئەندام لە بڕۆکسێل هەموو ساڵێک لەم 3 ساڵی من پارێزگارم 2 ملیۆن دلارمان لە یەکێتی ئەوروپا و UNDP هێناوە بۆ سلێمانی 2 ملیۆن دلار لەگەڵ عێراقا لە سندوقی تەنمێ ئیجتیماعی عێراق بەسپاسەوە بۆ بەڕێوەبەری ئاماری سلێمانی کە زۆر ئیشی تیا کردووە و وەزارەتی پلاندانانی عێراق و هی هەرێم 9 ملیۆن و 400,000 دلارمان ئەم ساڵ هێناوە بۆ خزمەتگوزاری تەنیا گوندەکان شار ناگرێتەوە ئەو پارێت جارێک باشە دیمانێک باسمان کرد جێبەجێ بۆ ئەوەی بەڵێ دەستی پێکراوە ئیسایانەوێت و شوێنانە دیاری بکەن و بڕی پارەکانیان دیاری بکەن دیارە بە سیستەمێکی خۆیانیکەن ئەبێ ژن بەشداری لە ئیشەکان بکە لەوەی کە چیان پێویستە و ئەبێ ئەو شتە زۆر زەرور بێەوە ئەبێەوەی بۆ گوند بۆ ڕێگا بۆ گوندێکەکەنە بێر بۆ گوندەکە نەبێ چەند گوندێکی تریش ڕێگەی بۆ ئاسان بێ لە ڕێی ئەوانەوە کارەبا بن بۆ شوێنێ ئەبێ مای ئەوەی کە کارەبا بۆ گوندەکانی دراوسێشی زامن بکە نەکتەنیا بڵین بە تۆ دوو ماڵت هەبێ لە گوندێکا پارێکی زۆری تیا خەرجکەی مەبەستم لە چییە؟ ئەمانە هەمووی لە ڕێی ئەمەوە کراوە خۆ ئەگەر ئەمە بچێتە قاڵبی لامەرکەزیەتەوە تۆ دەستکراوەترەبی باش سەری حکومت نایشێنی ئەبی بە خێر و بەرەکەت بۆ حکومت ڕێگر ئەبێ بە ڕێپشاندەر داهاتەکانی پارێزگەی سلێمانی بە هەموو ئەو سەرچاوانی کە بەڕێزت باسیەکەی بای ئەو ئەبن ئەگەر دەسەڵاتێکی لامەرکەزی لە سەدا 30 لە سەدا 40 هەر ئەوەی کە لەسەری ڕێەکەون بتوانرێ خزمەتێکی بەرچاو کە هاوڵاتی
ڕاستەخۆ هەستی پێ بکە لە گەڕەکەیکی تازێ لە گەڕێکێکی بێ خزمەت گوزاریە لە قەزاو ناحێکانە بەڵێ بەڕێزم ئێستا تۆ ئەمە ئەوە نییە نیسبەتی ئەوە باتێ ئەم نیسبەتە بەشی زۆری بۆ شارە ئەبێ و بەشەکەی تری ئەچێ بۆ حکوومەت بۆ دامی حکوومەت بۆ ئێستا تەواوی داهاتی سلێمانێت چێ بۆ حکوومەت ئێستا هەموو یەچێ بۆ حکوومەت بەس ئێستا حاڵی حاضر بە ڕقەمە چێتە سەر حسابی وەزارەتی دارایی بەس یولە لێرەوە ئەمێنێتەوە بەڵام دەسەڵاتی خەرجکردنەکە پارەکە هەیە بەس دەسەڵاتی خەرجکردنەکە لە ئەنجومەنی وەزیرانە یعنی ئێستا تۆ ئیساوەکەوە من حرەسی بانک بم بانکەکە پڕە لە پارە ناتوانم موچەی نەک خەڵک موچەی خۆشم دابینکەم کە پاسەوانی بانک ئەو هەر هەیە ئێستا حرەسی بانک ئەبێت چاوەڕێکەکە قەراری بۆ ئێمە ژوین وەکو ئیدارە ئێمە بەس پارەکە کۆکەین ئێستا پارەی زانکۆی پۆلۆتەکنیکە مەسەلەن داهاتێکی زانکۆی سلێمانی مەسەلەن هەموویە چێت بۆ پەروەردەی گشتی سلێمانی چێ بۆ حکوومەت پارەی حانوتەکانی جوانەرە بێت پارەی حانوتەکانی چێ بۆ حکوومەت نەوەڵا فکرێکی تازە دایانین ئێمە بەم ڕێگەیە پارە بۆ حکوومەت پیاکەین کە بە 37,000 ئەبێ وەری بگری لەگەڵ وەرەگرە چێ بۆ حکوومەت اینجا مڕەجع ئەڕوات وەکو تەنکی سەربان کاوێتە خوارەوە لێیەتە خوارەوە ناچێتە سەرەوە یەک جارە یعنی کە ڕۆژت ئیتر زۆر بە قورسیەتەوە اینجا ئەبێ ئەمە چارەسەرکەین چونکە ئیستا نەک موچە سیانە و بەرهێنان و بژانەوە و پرۆژە و دەرفەتی کاریش زیانی بەرکەوتووە مەسەلە هەر موچە نییە تۆ ئەڵتەرناتیڤی موچەت بە شێوەیەکی شکلی لەوانەیە دەواازەیەک سەیریکەن بۆ ژیانی خەڵک بۆ بێکارێک بۆ گەڕەکێک ینی چی ئەگۆڕێ مەسەل ئەگەرم دەسەڵاتانەتان بدەنێ بۆ دهۆکی ژەڕ ڕاستە ئێستا خەڵگەڵێ من موچەم بۆ ئەوە ئەبێ خزمەت گوزاریەکەش خۆم دابینی کەم باشە ئەڵێ ئەگەر تۆ موچەم نایەتی خزمەت گوزاریەکەم بۆ ئەوکەی بارگرانێکی گەورەم لەسەر لا ئەبەی ئێستا ئێمە ناتوانین خزمەت گوزاریەکەی بۆ بکەین نەموچەی ئەینێ ئەمە چۆنە بێت یعنی بێموچەیەک کێشەکەی کەوتۆتەوە سەر ئێوە بەڵێ بە تەکید بایکۆتی دەوامە فەرمانبەرێک و پێویست دەوام ناکە من نمونەیەکی تاپۆکانێ بۆ بێنمەوە بۆ نمونە ئەگەر من تاپۆی یەکێ بە نمونە بۆ بێنمەوە معاشی هەر هەمویان لە مانگێکا 100 ملیۆن دینارە ئەمانە بەم بایکۆتەوە مانگی 15 ملیار داهاتیانە 15 ملیار بەڵێ ئەمانە ئەڵێ نەگەر ئێمە هەموو ڕۆژەکان داوامکەین بە تەناوب داوام نەکەین ئەما بێ بۆ 25 بۆ 30 ملیار معاشەکەی خۆمانمان بنێ لە کاتی خۆیان 100 ملیۆن ئێمە 30 ملیارتانەینێ یعنی بەجددی من نازانم وڵاتێک کە پارەی نییە کە موچەی نییە کە بودجەی نییە ئەمە بە هەر زەلامێ بڵێ تۆ 100 ملیۆنم بەرێ من 150 ملیۆن تێمێ نایە بیکە بێگومان ئێستا ماڵی 100 ملیۆنین لە بەرامبەر 25 ملیارە نییە باشە ئەمە بۆ زەریبە ڕاستە بۆ مەرزەکان ڕاستە بۆ مرور ڕاستە بۆ مرور ڕاستە بۆ پارێزگا ڕاستە کە داهاتمانەیە شارەوانی ڕاستە من هاتووم هەموو بۆ ئاوکاراتی بازاری سلێمانی هی ئێمە هی پارێزگایە من کرێکانی خۆی لە کاتی خۆیان وەرەگرم بەڵام ناتوانم کارەبای پێویستی بۆ دابینکەم ناتوانم بازاری عەسری تازەکەمەوە ناتوانم قاتێکی تری لەسەر بکەم ئەمە چۆنە بێ بانی ئەگەر دەسەڵاتتان بدەن دەتوانن هەموو ئەوانە ڕێکی خەنەوە بە تەکید ئەو قەو پارانەشەی سەنین خاوڵاتیەکان ئامادەن زیاترمان بنێ چونکە لە خەدەماتە خەرجەکرێتەوە ئێستا لە ئەوروپا لە ئەمریکا کە باج زیادە بێ کاردانەوە دروست نابێ چونکە باجەکە لە خزمەت گوزاریە ئەبینرێت باشە لەسەر باج و زەریبە خەڵک زۆر نیگەرانێت دڵنیام نیگەرانەکە دێتەوە سەر ئێوەش بەشێکی ئێوەش ئەگرێتەوە هەر مەبەستم بەڕێزت نییە کۆی مؤسساتی حکوومەت لەم شارەیە تێبینی ئێوە یا خۆت سەرنجی ئێوە لەسەر ئەم باز زیادکردن و ئەم جۆرە شتانە چی تۆ ئەبێ بازێک زیادەکە داهاتی دەوڵەت زیادکەی داهاتی دەوڵەت بەچی زیادە بێ بەو پێڵێن دراوە قورسەی عوملە سەعبەی لە دەرەوە ئەیهێنی هەناردەکردن زیادەکەی هاوردەکردن کەمەکەیتەوە پارەکەت بەرزەکەیتەوە قدرەتی شرائی پارەکە و بەرزەکەیتەوە بەهێزیەکەی اینجا یەی لەناوە خەڵک بە تایبەتی موچەخۆر پارەی خۆی لە کاتی خۆیایتێ و ئیلتیزامات و قەرەبووکردنەوە خۆر موچە نییە قەرەبووکردنەوەی زەویە پرۆژەیە حکومەت سەدمەتریەکە بە ئەرزەکەیم ناڕوا و زەویەکەم نایەتەوە ئەمانە هەمووی مشکلەن حکومەتی ئەمانەش دابینەکە لە ناوەوە گیرفانی هاوڵاتیەکەی گەرمە سەری مانگ پێڵێت ئەبێ باج بی ئەبێ بەم ڕێژانە باج بی هاوڵاتی ئەیات دیسانەوە پارەکەێتەوە بۆ حکومەت ئێمە چیمان کردووە ئێمە کەیسا موچە ناین هاتوین باج زیاکەین هاوڵاتی لە چی باج بە وەرە بزانە خەڵک 100 کرێکی هەبێ هەتا خانوەکە نەفرۆشێ ئەتوانێت بچێ ساڵانە باجی دەرامەت بات ئەتوانێت پارەی ئاوەکەی هەموو مانگێ با لە کاتی خۆیان تۆ معاشەکە لە کاتی خۆیان نیاوتە ئەوەی قەرزارە حکومەتە هاوڵاتی نییە باشە سەیری کە ئێمە چیمان کردووە
کە خەڵک پارەی پێ بۆچە لە بازار خەرجێکە موچە خۆرچی لەکە کە لە بازار خەرجی کرد کەرتی تایبە دەچێت بازرگانە چێت کاڵای پێێنێ ئیسیسماری پێ دروستەکە هەلیکاری پێ دروستەکە بژانەوە دروستەوێت تۆ باجیش لەوەسەنی گومرجی لێسەنی بۆ نمونە دە کۆنتێنەرە هێنێ توێکی 100,000 لێسەنی ملیۆنی دینار ئەوێ بەداهات ئیستا کە موچە نایی هاوڵاتەکە ناتوانێت پێشت بکڕێ باجێ لەسەر گومرگ بڵێ ڕسوماتی گومرگە زیاد کردوتە بە 150,000 بەڵام لەبەرەی موچەخۆر ناچێت لە بازارشت بکرێ بازرگانەکە لە جاریتە کۆنتێنەر دوانەهێنێ ملیۆنەکە بێ بە 300,000 یعنی تۆ زەرەرە لە هەموو یاوە هاوڵاتێکش ناتوانێت باش بە بازرگانەکەش ناتوانێت لێیاوە باشە تۆ باج زیاد کردووە بەڵام داهات کەم بۆتەوە ئێستا قرارە هەفتەی داهاتوو موچە دابش بکرێەوە خەڵک کۆمەڵی قسە ئەکا کۆمەڵی قسە تا ئێستا نەبوو بە فەرمی باز لەوە کرێکە بەپێی داهاتی هەرێمی کوردستان گەر لەگەڵ بەخار ڕێک نەکەی هەرێمی کوردستان ئەو موچێ ڕێک خرێتەوە ماگانە دابەشکرێ مەسەلەن ئەو کاتەش ئەوەندەی تر کاریگەری لەسەر ژیانی خەڵک نام مەسەلەن بڕینەکە ببێ بە 135 بەڵێ تۆ هاتووی لەولاوە لەبەر ئێمە چەند ساڵە هاوارەکەین کە لەگەڵ بەغاتێکین کە کاک نەوشیروان هاواریە کرد کە مام جەلالێکێتی بەجێهێش بەو حاڵەوە چوو بۆ بەغا خەڵگە بێ ئیستا تێبگا بۆ چوو تۆ نەباقی مرکزی دەیە نە نەختی نەتەبعەکەی نەدراوت هەیە باشە ئەو واز دە عیلاقاتی خارجی و نەوت و پێش سوپاو ئەمانە بێنە تۆ عملت نییە باشە ئەو $100 بەرز کردەوە باشە $100 بەلایانی کەمەوە لە چاو مانگێ لەمە پێشە 25,000 چۆتە سەری وانە بێگومان باشە شت لە بازار ئەو 25 چۆتە سەر لە هەمان کاتا تۆ 21شی لێ دابەزێنی تقریبا لە هەمان کاتیشا تۆ 50 ڕۆژەنە داوەتێ لە تیکە بیکە بە دوان دوای 21گەش بیکە بە دوان ئەبێ بەچەند ئەمەش قوبوڵە لە عینی کاتا بێ خوێنی مناڵەکەی لە مەکتەب بەو ڕێژانەکەم کەیتەوە کاڵا لە بازار بەو ڕێژانەکەم کەیتەوە دەرمان لە سەیدەلێ بەو ڕێژانەکەم کەیتەوە کری عملیات لە خەستەخانە بەوەکەم کەیتەوە سوتەمەنی و غاز بەو ڕێژانەکەم کەیتەوە کری خانوو بەو ڕێژانەکەم کەیتەوە کری عقارات بەمانەکەم کەیتەوە ئێ تۆ هیچ کەم نەکردوێتەوە ئەمانە شەکەی بەڕاستی ئەمە ئینتیحارە ئێمە ئیکەین من لە ئەنجومەنی وەزیران وتومە وریان نەبین ئاگامان لە سیاسەتی اقتصادی و مالیمان نەبێ والله بەبیل لا لێرە ژەیڵێمەوە تۆ بەشایە دەگرم ئەو سەقفە لە پڕە ڕوخێ بەسەر هەمومانە کەسی لێ دەرناچێ منە دەستی دەرەکیە نە موامەرەی دەولیە نە معادلاتی ئیقلیمیە نە ئینتیخاباتی عێراقە ئەکەوێ بەسەرمانە چونکە کۆڵەکە نەماوە لە سەری بۆستێ ئەگەر بەم شێوە بڕوا بەڵێ بڕۆشتووە بێت فریای کەوین ئەبێ دارە ڕای بۆ دانین ئەبێ ئەسکەلەی بۆ دانین کۆڵەکەکان توانای ڕاگررتنیان نەماوە چارەسەرەکان بەچیەکرێکان چارەسەرەکان ئاسانە هیچ کێشەیەگەی کەرتی تەندروستی شتەکان زیادی کردو مەسەلەن من 2 هەفتە پێشستا لە بەرنامەی ڕاهەن بەرنامە لەسەر کرد هەر لە فەردەیەک برنجی بچووکەوە 5,000-6,000 چۆتە سەرەوە من لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئابووری و ئەنجومەنی وەزیرانیش ئەم قسەیەم کردووە وتومە کۆبوونەوە بە ئێمە مەکەن بە وەزیرەکانی مەکەن سەرۆکی حکومەت و جێگرەکەی وەزیری دارایی وەزیری پیشەسازی کۆکەنەوە ئەهلی پارە و سەرمایهدار و هەدار و بازرگان و بەرهێن کۆکەنەوە ئەوان عەقلی اقتصادیان هەیە و بە تەجروبە هەیەە تەنیا بە قانون و تعلیمات و بڕوانامە و کادری حیزبی و راپۆرت نووسین نییانە بەردێ بۆکا بە گەوهەر باشە ئەمانە کۆکەنەوە ئەوانی بدایەت باسم کرد ئێمە ئەمانەمان هەمووی هەیە ئەم هەموو زەویێشمان هەیە بۆ ئیسیسمار بۆ عقارات بۆ ئەمە باشە ئەم هەموو مەعامیلەمان هەیە ئەم هەموو نەوتوغازەمان هەیە ئەم هەموو دەواازەیەمان هەیە باشە چەند کەسین کاکە ئێمە هەمومان بەقەت شارەوانی فاتحین لە ئەستەمبول 84 شارەوانی هەیە فاتح یەک شارەوانی 5 ملیۆنە نفوسەکەی کوردستان بەقە شارەوانی فاتحە تۆ لەگەڵ تورکیا ڕێیەکەی بڕۆ بزانە فاتح چۆن بەڕێوە ئەبرێ بەهرەمی کوردستان کوردستان وا بەڕێوە بەرە کاکە مناڵم سلێمانیا هەولێریا شارەوانیەک باشە کوردستانم وەکو شارەوانی فاتح بۆ بەڕێوە بەرە باشە بڵێ ئێمە ئەمانەمان هەیە بەڵام پارەمان نییە باشە ئەوانە یەکسەر پێ دەڵێن چۆن ئەمانە تەحویلەکەی بۆ پارە بەبێوی لە دەستیان بی خۆ نابێ مشتێکی ئیسا حکومەت بەتەمایە دەستکا بە زەوی فرۆشتن کاکە زەوی لە دەستە چێ ئەبێ بزانی کامە ئەفرۆشی چۆنی ئەفرۆشی چۆنێکی بەوە ئیسرائیل خاکە کرێ مە خاکە فرۆشین حکومەتی ئیسرائیلی بەردەوام خاکە کرێ هێمە خاکە فرۆشین شوانەیە کوردستان ڕزگارگەین کوردستانی گەورەش دروستکەین ئەوە کەرکووکمان لە دەستاوە جەلێلا و خانوقین و سعدیمان لە دەستاوە خەریکە کفتی لە دەستین خەریک ئەو دووسخورماتی وەسعێتی خەریکە لە ناو سلێمانیش خاک لە دەستین حەزەکەم بزانی باشە دکتۆر خەڵک شتێگەڵێ بە تایبەتیش ئەمە ڕوبەڕوویەکێتی و گۆڕانە کاتەوە ئەڵێ بەڕێزت خۆش ژماردت ئەمە هەموو سەرچاوە و نەوتە غازە هەزاری وات بۆ بژێرم هەموو شتێک هەیە
تاکەی مەسەلەن هەر لە دوورەوە سیرکەن و خەڵک هەر فەقیر بێ خەڵک هەر ژیانی هەبێ گەنجەکان مەسەلەن ڕۆژی هەفتەی ڕابردوو تەرمی دوو گەنجاتۆ کەوتونەتە ژێر قیتار لە ئیتاڵیاوە خۆت ئەزانیت مەسەلەن گەنجەکانمان ئێستا سەریان گرتووە بێتە سەربەهار خەڵکێکی زۆر ئەڕوا ئەمە حەقیقەتەوە نیە من ڕیکلامی بۆ بکەم لێرە باشە کەواتە ئێمە ئەوە بێ پێت وایە هەر ئەم قسەیە ئەبێتە دەوای برینی نەخێر جارێ یەکێتی و گۆڕان ئەبێ هەموو فێر بن هەموو بەیانێک سعات هەش بۆ نۆ کۆ ببنەوە لەگەڵ خۆیان اینجا بەیەکەوە اینجا لەوانی کە پێم وتن کاگە کاگنەوشوان و مامجلال من لەگەڵیان ژیاوم هەردووچان والله بەبیللا ئەهلی بازاریان هێناوە کرێکار و حەماڵ هاتووە کە ئیشی بەڕێزی ئەم شارە نوشانازی پێوەکی نێمە پزیشک مامۆستای زانکۆ دە 15 بە 15 دایان نیشانون خۆیان قسەیان نەکردووە بازار چۆنە لیان پرسیون وەزع چۆنە ئێمە ئێستا لە ڕی سکرتێرەکانیانەوە بەیانە چیا لە ڕێی راپۆرتنووسەوە ئەوانی ژیا بەدڵی خۆیان پیانەڵێن یا بەدڵی بەرپرسەکە ناشن ئەهلی ئیشەکە بانکەن وەرە سەرمایەدارەکان ئێمە لە سلێمانی چی بکەین پارەداری سلێمانی بۆچێ بۆ هەولێر بۆچێ بۆ مێرسین بۆچێ بۆ لە لەندەر شتەکڕێ بۆ بەرنامەمان کرد نزیکەی چل کۆمپانیای نەقلی ئەم سنوورە ئەڕوا بۆ نەجەف من بەیەکێتی گۆڕانم تو یەکشتم لەوانەوێ ئیسیقرار سەقامگیری لەم شارەیە دروستکەن ئاسایش و ئارامی لەم شارە بپارێزن تا ڕادێکی باشێ بێ بیپارێزن خزمەت گوزاری باشە بێ دەرفەتی کار باشە بێ و بەرهێنان باشە بێ سەرمایە گوزاری باشە بێ اینجا لە ئاستی هەرێم ئەمسیانە بەیەکەوە و ئەمان لەگەڵ معارەزە و غێری معارەزەش ئەبێ پەیوەندیان باش بێ بایدن قسێکی جوانی کرد ئەمریکا گەشتۆتە و قەناعەتە ئەبێ بەیەکەوە بین ئیسیقرار بە چییە دروستە بێ ئەبێ یەک بین مەکەم نەڵێم یەک بین بەس نیە من و تۆکو یەک بیرکەینەوە بەس بێ لەسەر مێزە دانیشین ئەبێ بێن بۆ کورسات قسە بکەم نابێ بڵێمەوە یەکشێتیە من ناچم بۆ ئەبێ بین قسە بکەین ئەبێ ئەو بەڕێزانە اینجا حکوومەت نابێ هەفتەی جارێک کۆ بێتەوە نابێ لە مانگی دەوە هاتوونەتە پارێزگای سلێمانی هەمویان بەڵێنیان نا بە ئێمە بڕیارەکانیان خوێندەوە تا ئیستا پێمان نەگەشتۆتەوە ئەو بڕیارەکانیان بۆ خوێندنەوە باشە بۆیان خوێندینەوە نابێ سەرۆکی حکومەت هێرێمی کوردستان 3 مانگ جارێک 6 مانگ جارێک پارێزگار نەبینێ چۆنە بێت ئیداریک شوێ ئەیت تۆ ئیداریک شێ ئەیت ئەمە هەموو کاریگەری و گلەی و نیگەرانیەکانی خەڵک زیاد کردووە ئێمە ئەچین کاکە ئێمە لە ناو خەڵکین ئێمە نزیکین من لەگەڵ پاق لە فرۆشام لەگەڵ نۆکاو فرۆشام لەگەڵ خەڵکی شارەکەمام لەژێر پردەکەم لە ئەلوەکەم لەکوێ تۆناڵی کوچ و کۆڵانی واچم ڕێک خەڵکی تێ نەکەوتووە کاکە بۆ هەموو شوێنێ گەچم من دوێنێک ڕێستورانتێکی شەوانە کێشەی هەبوو لە گەڕەکەیە کێشە زۆر بوو قایمقامێ داسایی سەرێشەی زۆر بۆ سیاحە دروست بوو دوێنێ بەو شەو بە و بارانە سعات 11 شەو خۆم بەتەنیا چوون بۆ ئەوێ بزانم بۆزعەکە چییە بزانم مشکلی و گەڕەکە چییە خۆم زانی لەو شارە هەموو شتێک لە پنت و کۆڵانەکانی بەتەکی دەزانین عقلی چارەسەرکردنیشمان پێیە چاومانە بینێ و دەستمان کورتە وەکو کوردەکاڵێ ئەلعین بەسیرە وەلێت قەسیرە ئەمانەیە حکومەت بەدەسەڵات بەیاسا دەستمان درێژکانەک بۆی تەعدا بکەین بۆی ئیدارەی بۆ بین خۆکە ئێمە ئیدارەیەکی باشەیەین دەستکەوتەکەی بۆ حکومەتە خەڵک بەهی حکومەت ێزانێ ئێمە ئەو هەموو شتەشمان لە ڕێی کەرتی تایبەتەوە کردووە لە ڕێی مساهمەی خەڵکی خۆبەخشی سلێمانیەوە کردووە بەس خۆ ئەکە گۆیژە سەوزە بێ دەستکەوتە بۆ حکومەت کە ئیستا لە سلێمانی وزەی خۆر بەکاریە بە ڕێژەی زۆر باش و تەنانەت کە کۆمپانیا و کارگەکانی ژوایان کردووە ئەبێ بە دەستکەوت بۆ حکوومەت خۆ ئێمە لە 30 ساڵی ڕابردووە ئەنواع سەرانە و پشک و سوڵە سەرمایەدار سەنراوە سیسمارەکەش نەکراوە ئێمە لەو کاتەی لەگەڵ حکوومەت ڕێکەوتوین لەگەڵ دەستەی وەبەرهێنان و لەگەڵ شارەوانی پرۆژە بێتەوە لای ئێمە مەرجی خۆمان هەیە مەرجەکانی ئێمە چییە؟ ئەبێ لە 125 فعلی ئەرزەکە بکەی بە سەوزایی ئەبێ هەر سەوزایەک لەو چواردەورە دەبێت تۆ خەدەماتەکەی بکەیت ئەبێ بە قانونی ئیسیسمار ئاو کارەبا و خەدەمات و ڕێگەوبان حکومەت بیکاڵێن نەخێرەبێ خۆ بیکەی ئەبێ ئەگەر مەعاریز و شوێنی وابوو ئەبێ سەربانەکەی بکەی بە وزەی خۆر و بە وزەی خۆر ئیش بکە ئەبێت باخچەیەکمان لەو شوێنی شارەوانی بۆ دیاریەکە بیکەی یا خوێندنگەیەکمان لەو شوێنی تربیە دیاریەکە بیکەی یا نەخۆشخانەیەک بنکەیەکی تەندروستیمان بۆ دروستکەی 6 مەرجە نووسم بنووی هەر مستەسمیرێگاتوە ڕازیە بە 6 مەرجەکە باشە تویشدانێ ئەگە لە 30 ساڵی ڕابردووە هەر پرۆژەیەکی سیسماری یاسناعی یەک دانیان پێ بکردایە یەک دانە سەرانەیان لێ وەرنەگرتایە پشکێنە و سەهم نەبووایە بەس بە کەرتی تایبەت دوازدە حکوومەت بێنە کوردستانی سا چییە بوو ئێستا شتێکی ترە بوو ئێستا لە زۆر ڕۆوە بنکەی تەندروستی و مەکتەب و کێشەمان نەبوو دکتۆر لە کەرتی پەروەردەیە ئێستا هەڕەشەی دیسان بایکۆت هەیە لە سنووری پارێزگای سلێمانیە خوێندنیش بۆ ئەم ساڵ لە جانەڵایە بەڕاستی گەت بڵین پلانتان چییە بێ داوت ئێمە بۆ ئەمە لەگەڵ حکومەت و لیژنەی باڵای ئۆپراسیۆنیش باسمان کردووە حکومەت لەسەر پێشنیازەکانی ئێمە دوو بنەمای قوبوڵ کردووە یەکەم بەڵێنی یاوە کە لە ساڵی ئیمساڵە 30 ڕۆژجارێک موچەدا بەشکە
چۆنیەکە چەنە بەڕاستیەوە وەکوتم نەدەسەڵاتی ئێمە چوینەتە ئەوە کە ناکرێت کە میکەیتەوە ناکرێەوەی بکەی بەزە شتێ بە ناکرێ نابێ ئەویژە بێ بزانی چی لە هەک بکەیە لە تورەکەکە دوو هەم مامۆستا تەنیا لە کاتی ئەو کاتی وانەی هەیە ئەچێت و کاتەکانی تر ئەڕاتەوە لەبری ماوەیەکی زۆر چ لەبەر کۆرۆنا چ لەبەر ئەم مەعیشەت و ژیان و کاتانە خاڵی سێهەم خۆمانین ئێمە بەرپرسیارەتێکمان لەسەر شانە ناکرێت بێڵین ساڵێکی خوێندنی لە پۆلی لە باخچی ساوایان و دایانگەوە هەتا زانکۆ بفەوتێ ئەگەر خوا نەکردە حکوومەت خەمی ئەمە ناخوا بە هەر بەهانەیەک خۆ ناکرێ دەستەبژێر و مامۆستاکە وەکو گۆران ئەڵێت بەڕاستی ئەوانن کە سەرکردەکان دروستەکەن ئەوانن کە پزیشک دروستەکەن ئەوانن ئەندازیار دروستەکەن من پێشەکەوتم حکومەت ئەبێت موچە و شایستەدارایەکانیان دابینکە و ئەبێت داوامکردنیان بە شێوازێک بێتەن دروستیشیان و ژیانیشیان پارێزراو بێ ئەم دوانە وتومە ئەرکی حکومەتە و جێبەجێ ئەبێ بکات وعدیان ناو جێبەجێ بکەن و بڕیاری بۆ دەرکردووە وەزارەتی پەروەردە ماوەتەوەی کە من داوا لە خەڵکی شارەکەم و مامۆستا بەڕێزەکانی پارێزگاکەمەکەم ئێمە نابێ بڵین پەروەردە بکەوێ پەروەردە بکەوێ ومان بکەوین سقوتەکەین ئێمە هەمومان باش چونکە نەقیەمە مێنێ نە قیاسەمێنێ نە قانونەمێنێ پاشاگەردانی فۆزا دروستە بێ وەڵڵاوەبی لام قسەیەم کرد کاتی خۆی گاڵتەیان لێ هاو لە سووریا خراپترمان لێ ئێمە بۆ ترساندن نییە ترسێکە بۆ ئەوەی چارەسەی وەکو ترسی سعیکردن وایەنێکی دەرناچی ئەبێ سعی بکەی ئەبێ شەو نخونی بکەیت دکتۆر پێویستمان بە شەو نخونیەکە چۆن بەرەنگاری کۆرۆنا و داعش بووینەوە لە 2020 بەرەنگاری بین 2021 پلانتان هەیە گەر پرۆژه ئاسایی بوو جەبێ ڕێکەوتن بێ لەگەڵ بەغابێ بە هەر ڕێکارێک بخۆر نابێ هەرگلەی بکەین یاخود هەر ئەو مستەسمیر و ئەو بەڵێندەر و ئەو خاوەن سەرمایانە بێن جارێکی تر فریاکەون کۆمەڵێک پرۆژی استراتیژی لە حکوومەتەوە بێن بۆ سلێمانی و بەبەستم سلێمانی قەزا و ناحەکانیتی بەکامل ئەبێ بێت و ئەمانە ئاسانە حکوومەت پلانی هەیە حکوومەت دەڵێ استراتیژی من موچە جوزئێکی سەرەکیە لە استراتیجەکەم بەڵام استراتیژی ئەساستر بژانەوەی کەرتی گەشتیاری و پیشەسازی و کشتتوکاڵ و بازرگانیە کە ئەمانە دەرفاتی کارکردنی زیاتر دروستەکەن بەس ئەمە ئەبێ لە قسە بێتە دەرەوە ئەبێ ئێمە ئەمە ببینین ئیستا دوای ئەو ماوە زۆرەی کە حکومڕانی تێپەڕیوە ئیتر ئەبێ وەکو ترامپ کە من وازانم دوێنێ سوێنی خوارد ئەوە لە حکومانەما ئەم کابینێش 2 ساڵی تێپەڕان ئیتر باویەوە نەماڵێ لە پلانما هەیە ئەبێ بڵێ وام کرد وا ئەەکەم لە 2 ساڵی یەکەمایە ئیتر 2 ساڵی دومی بڵێ وام کرد چونکە بەڕاستی کات لەسەر کەسمان ناوەستێ و نەهامەتیەکان زیاترە بێ بۆیە من ئومێ دەکەم حکوومەت مەسەلەی میزانی و بودجەلەوە زیاتر دوانەخات ئەگەر جددیە زوو بیکات بە جورئەتەوە قەرار بات دۆخەکە تێپەڕێنێ بە شەفافانە هاوڵاتی ئاگادار کاتەوە لە دۆخەکان و هاوڵاتی وا لێ بکات کە پشتیوانی ڕاستەقینەی حکوومەتەکەی بن نەک شاخی گۆیژە سووتێ کەس پەیوەندیەک بە منەوە نەکا 145 دام و دەستگای دەوڵەتی لە ئیدارەکەما پسووتێ کەس پەیوەندی بە منەوە نەکا نەک ئەوەی کە ئەو هەموو خۆپشاندەر و هێزی ئەمنیە برینار بێ و شەهید بێ کەس پەیوەندی نەکا بەڕاستی ئەبێ خۆمان بە خاوەن ماڵی ڕاستەقینە بزانین تا ئیستا شعورکردن بە باوکایەتی بە بەرپرسیارەتی بە پەروەردەکەر بە سێبەر بەڕاستی لە حکوومەتی هەرێمی کوردستانە من شعوری پێ ناکەم زۆر باشە دکتۆر ئاخر پرسیارمەوەیە پێشبینی و هیوای بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەگەر لەگەڵ بەغا ڕێکەوین بۆ کۆی گشتی کێشەکان کە بەشێکی کێشەکان لە کۆڵ ئێوە شکاتەوە وەگەر لەگەڵ بەغا ڕێک نەکەوین تەسەوراتی بەڕێستان من پێم وایە چ ڕێ بکەوین چ ڕێ نەکەوین ئەمە حەلە گەورەکە نییە حەلەکە خۆمانین چۆن بژانەوە دروستەکەین چۆن پایەکانی دەوڵەت بینا ئەەکەین هەموویمان هەیە ئێمە نابێ هەر چامان لەوە بێ پارەی مفتمان بۆ بێ و خەرجیکەین ئەبێ بزانین ئیتر بەسە ماسی خواردن ئەبێ فێری ماسی گرتن بین بەس حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە سەر سیستەمی خۆپاراستن نەک چارەسەرکردن و بچێتە سەر سیستەمی ماسی گرتن نەک ماسی خواردن لە بەغاشەوەنێت من باسی 2005 بۆ کردیمە شەرمان هەبوو لەگەڵ بەغایە باشە باسی 2023 بۆ کردی پێشمەرگا وەستا بوو لە بەردەم لە بانی مەقام بوو چەمچەماڵ بۆ تۆپبارانەکرا بەڕێزم ئێمە بەس تۆپ و تیارەمان لە بەغاوە بۆ هات نەهامەتیمان بۆ هات خەڵک ترسیەوەی هەبوو کیمیایی بکاتەوە بەسەر سلێمانی و شارەکانی ترە پشتمان بەخۆمان بەستە بوو ئەبێ متمانە و پشت بەخۆبەستن یەکگرتووی و ئارامی و ئاسایش سەقامگیری دروستکەینەوە چ لە ناو هێزە سیاسیەکان کەیسا هەمویان پشتیان لەیەکە چ لە ناو یەک بەیەکی هێزە سیاسیەکان کە دوانیان دانویان بەیەکەوە ناکوڵێ چ لە ناو پێکاتی حکوومەتە چ لەگەڵ خەڵکە چ لەگەڵ کەرتی تایبەتە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵ بەکر پارێزگاری سلێمانی سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆراما ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ